کەیون بوو لە وڵاتی ئێران لە ئێستادا گەڕاوەتەوە و بۆ وەرگرتی زانیاری زیاتر لەسەر دۆخی و منداڵە و هەروەها گەڕانەوەی وریا لەگەڵمانە. وریا نوێترین زانیاریەکان لەسەر گەڕانەوەی ئەو منداڵە چییە و لە ئێستادا بەکوێ گەشتووە؟ بەڵێ سارا من لە هەڵەبجە نیم لە پێنجێنم ئێستا لەگەڵ ئەو منداڵەدام کە ئەوەی ئەو کچە کە دەیبینن ناوی شایلیە کە مامۆی چەند مانگێکە دۆزراوەتەوە لە وڵاتی ئێران لە شاری کەرەج. ئێستا وەفدێک لە هەڵەبجەوە هاتوون بە دەمیانەوە لە مەرزی باشماغ کە من لەگەڵیان نبووم، سەرۆکی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و یەکێک لەو خانەوادانەی کە پێشتر هاوکاری دۆزینەوەی مریەم بوون، ئەو کچەی کە بە ناوی هاوناز لە ماوەی چەند مانگی ڕابردوودا دۆزرایەوە و نوێنەری کەسوکاری منداڵە ونبووەکان و یەکێک لە شۆفێرانی پارێزگار لێرەیە. سەرەتا دەچینە لای کاک لوقمان سەرۆکی کۆمەڵی قوربانیان، دواتر دەچینە لای شایلی و دایک و باوکی بۆ ئەوەی چیرۆکی خۆیمان بۆ بگێڕێتەوە. کاک لوقمان، شایلی خان تاکە منداڵە کە دۆزراوەتەوە لە وڵاتی ئێران چەند منداڵی تر هەیە و کەی ئەو منداڵانی تر دەگەڕێنەوە هەرێمی کوردستان؟ دیارە بە پێ ئەو زانیاریانەی کە ئێمە هەمانە ژمارەیەک منداڵ توان بڵێم نزیکەی 6 منداڵ باس لەوە ئەکەن کە منداڵی هەڵەبجەن و ئەوە ئێمەش ئەبێ لە سەرجان کار بکەین. ناتوانین بڵێن دقیقەن ئەمەی کە ئەوە ڕاستە، بەڵام بۆ بەدواداچوون بۆ ئەم کەیسانە بەدواداچوون بۆ ئەم کارە پێویست دەکات هەنگاوی جددی هەڵبگرین و ئەمڕۆژ خۆشبەختانە یەکێک لەو منداڵانەی کە ئیدعای هەڵەبجەبوونەکە گەڕاوەتەوە بۆ هەرێمی کوردستان و تەمەناکەین لە ئایندەیەکی نزیک بتوانرێت کەیسی شایلی و کەیسەکەی مریەم و ئاینتە یەکلای بکرێتەوە. ئێستا شایلی بۆ هاتوتۆ پشکنینی DNA بکات یاخود ئەوەیە بە خانەوەداکەش دیارە پێشتر شایلی لە ڕێی نوێنەرایەتی ئێمەوە لە وڵاتی ئێران DNA ناردووە و دیارە بۆ معلوماتی زیاتر و بۆ نەتیجەی زیاتر هاتوتۆ بۆ هەرێمی کوردستان و دیارە نیگەرانی خۆشی هەبووە کە ماوەیەکی زۆرە لە چاوەڕوانیدایەوە ئەو قەلەقی و دەڕاوکەی کە بۆی دروست بووە وەکو ئەوەی کە خۆی مەبەستی بۆ بێت لە نزیکەوە کارەکان ببینێەوە ببێتە هۆکارێک بۆ سەرئەکردنی ئیشەکانی. زۆر سپاس بۆ کاک لوقمان. ئێستا دەچینە لای شایلی ئەو کچەی کە لە وڵاتی ئێران دۆزراوەتەوە. ئەگەر سوهیلەخان ئەو پرسیارەی لێ بکەی کەی زانی شایلی کچی ئەو خانەوادەن یەکە لە ئێستا لەگەڵیانن و پێی وتراوە کە خەڵکی هەڵەبجە. شایلی جان ازت سوال میکنن که از کی دونستی که بچه واقعی این خانواده نیسته؟ حدودا یه 5-6 سالی میشه که متوجه شدم. کی متوجه شدی که احتمال داره بچه حلبچه باشه؟ تابستون امسال بود که برنامه ماه عسل رو نشون داد و اینکه یه حس درونی باعث شد که احساس کنم که منش میتونم شبیه مریم باشم و باعث شد که یه ذره احساس کنم که شاید احتمال داره اگه اقدامی انجام بدم بتونم که به یه نتیجه‌ای برسم. الان او برنامه ماه عسل که لشبکه سی ایران لەگەڵ سهیلا خان و مەریەم باروچیانە بەرگوزار بووە. من ئەو فیلم مەدیە ئەو کاتە ئەحساسم کردووە، یعنی حسێک دەرونیم کردووە کە شاید منیش وەکو مریەم کچی هەلەبچە بم. ژیان و گوزەرانی لەگەڵ ئەم دایک و باوکەی کە ئێستا لەگەڵیانان چۆن بووە و چۆن مامەڵەیان لەگەڵا کردووە، دواتر بۆ ئەو گەڕانەوەی بۆ هەرێمی کوردستان ئەم دایک و باوکەی کە ئێستا لەگەڵیان چۆن هاوکاری بن و لە ڕێگەی کێوە گەڕاونەتەوە؟ زندگیت با پدر و مادر چطوری بوده؟ چه حسی نسبت به داشتن و خودت حست رو بگو نسبت به پدر و مادرت و کی باعث شده که شما امروز به حلبچه بیاین؟ یه حس عالی، زندگی خیلی خوب پر از آرامش و انقدر واسه من این دو نفر عزیزن که هیچ وقت احساس تنهایی نکردم و اینم که میخواستم که باعث بشه که دنبالشون بگردم. اول که خب برنامه ماه عسل بود داشتم که سهیلا جون بود که باعث شد خیلی خیلی کمکم کردن تو این کار و واقعا مرسی. امیدوارم که بتونم جبران کنم تمام خوبیاشون، تمام کمکایی که بهم کردن. ئەڵێت شایلیگیان ئەژێ زندگیك زۆر باشم بووە لەگەڵ ئەم دایک و باوکەمە، هەرگزیش هەستێ ئەوە منەک بووە کە ئەمانە دایک و باوکەم نین، ئەلئانیش هەر بۆ من مقدسن. ئەژێتیش لە تەریقی هەرو بەرنامەی مائەسەڵەکەوە من لەگەڵ ئەشرەف و کاردۆ و مریەمە شرکەتمان کردووە، باعث بووە کە بێتە شۆن ئەم مەوزوعە کە مناڵی هەلەبچەیە و ئەلئانیش ئەڵێت من باعث بووم کە یانێ لەگەڵ من و خانەوادەکەی منە کە ئێمڕۆ بێت بۆ ئێرە.
تا چەندی خوێندووە لە وڵاتی ئێران چۆتە پرۆسی خوێندن و لەگەڵ ئەوەشدا ئێستا گەڕاوەتەوە هەرێمی کوردستان تا چەندە ئومێدەوارە بە دایک و باوکی ڕاستەقینەی خۆی شاد بێتەوە و یەکەم لەحظە کە بە دایک و باوکی خۆی شاد دەبێەوە چه احساسێکی هەیە بۆیان؟ میزان تحصیلاتت چیه؟ تا چند خوندی؟ و اگر پدر مادرتو پیدا بکنی چه حسی داری؟ لیسانس کشاورزی دارم، دانشگاه تهران خب درس خوندم و اگه پیدا کنم یه حس ناشناخته عجیب و خیلی دوست داشتنی خیلی قویه که ناخواسته منو کشونده اینجا. اصلا ناخواسته انگار پاهام مال خودم نیست ولی اومدم اینجا یه حس واقعا ناشناخته باعث شده که بیام اینور. لدانشگاه تهران دانشگاه زور معتبر رشته مهندسی زراعتی خوندووە. بۆ هەستەکەیژی کە ئینشاءالله خوا یارمەتیمان بدات بە دایک و باوکی شاد بووێت تۆیژی حسێکە زۆر ناشناختس و فرە مقدسە ئینشاءالله تەمەنا ئەکات کە زوو بزوو ئەو حستە بۆی پیش بێت. سپاس بۆ شایلیخان دەچمە لای دایکی سارا بۆی بزانین چۆن ئەو منداڵیان دۆزیوەتەوە دواتر بەخێویان کردووە. سوێلەخان ئەگەر ئازیێت کێشی بێت ئێرە پێی بڵێ چۆن ئەو منداڵیان بەخێو کردووە و لەکوێ بەڵێ وریا حەمەکەریم لە پێنجوێنەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانە.